لەگەڵ بەڕێز نەبەس عەبدولحەمید قایمقامی قەزای ناوەندی هەولێر لە هەولێرەوە لەگەڵ مەکاک نەبەس سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان. ینی دەبینیت کە شەهدی تەمەندە ساڵان دوایمین قوربانی پەلاماردانی سەگی بێلانەیە لە هەولێر. هەوڵەکانیەوە بەکوێ گەیشت بۆ کۆکردنەوەی سەگە بێلانەکان لە شەڵتەرێکدا؟ سڵاوتان لێبێ بەداخەوە بۆ ڕووداوە کە ڕووداوێکی دڵتەزێنە پرسە و سەرخۆشیمان لە خانەوادەی ئەو کچە 10 ساڵانە دەکەین، هیوادارین کە دوا ڕووداوی لەو جۆرە بیتن. تاوان ئێمە ماوەی چەند ساڵێکە ئەوە یەک لە کێشەکان بوو کە لە شاری هەولێر هەبوو، کێشەی زۆری سەگی بێلانە کە لەسەر شەقامەکان هەبوو بە بەردەوامی سکاڵای هاوڵاتیانمان بۆ دادا. ئەوە بوو ئێمە وەکو پارێزگای هەولێر دەستمان کرد بە هەنگاوەکان بۆ ئەوەی کەوا شلتەرێک دابمەزرێنین بۆ ئەوەی ئەو سەگە بێلانانە لە خۆ بگرێتن. لەبەرەوەی پێشتر لە ساڵانی زوو بەپێی یاساکانیش لەلایەن پۆلیسی شارەوانیەوە ئەو سەگە بێلانانە دەکوژران. بەڵام ئێستا کوشتنی سەگ نەماوە، بە هیچ شێوازێک هیچ سەگێک ناکوژرێتن، بەڵام دەبی بە شێوەیەکی زانستیانە و مۆدێرنانە دەبی چارەسەری ئەو کێشە بکرێتن. ئەوە بوو ئێمە سەرەتا پارچە زەویەکمان تەرخان کرد لەسەر ڕێگای هەولێر گوێر لەسەر بەڕووبەری 20 دۆنم. دەرخستەیەک ئامادەکرا بۆ ئەوەی کە شلتەرێک دروست بکرێتن، ئەو شلتەرە بەپێی مواسەفات بیتن، بەپێی ئەو مەرج و ڕێنمایانە بی کە لە شلتەرە جیهانیەکانیشدا هەیە بە شێوەیەکی پێشکەوتوو بیتن. دەرخستە کە بەرز کراوە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران ڕەزامەندی لەسەردا 450 میلیۆن دینار خەرج کرا بۆ ئەوەی ئەو شلتەرە دروست بکرێتن. لەلایەن تیمەکانی پارێزگاوە شلتەرەکە دروست کرا. ئێمە ماوەی 1 ساڵ و مانگێکە دەستمان بە کۆکردنەوەی سەگی بێلانە کردووە لە ناو شاری هەولێر و دەوروبەری هەولێریش. ئەو شوێنەی ئەو ڕووداوی لێ ڕوودا گوندی پیرداودە لە ناحیەی شەمامە کە گوندێکە بە دڵنیاییەوە ئەو جۆرە سەگانە لەوێ ماون لە ناو شاریش ماون، بەڵام ڕێژەکەی ئێستا زۆر کەم بوویتەوە بە بەراورد لەگەڵ ئەو تیمانەی کە پێکردان کۆکردۆتەوە لە نێو شەڵتەرەکە. ئێمە لە 27 نۆی ساڵی 2023 دەست کرا بە کۆکردنەوەی سەگ لەسەر شەقامەکان. تاکو ئێستا 12280 سەگ کۆکرایتەوە کە ڕەوانەی ئەو شلتەرە کراوە. شلتەرەکە لەلایەن تیمێکی کارجێڕی سەرپەرشتی دەکرێت، هەروەها تیمێک لە سەگەکان ڕۆژانە خواردنیان بۆ دابین دەکرێت. ئەوەی پێویستە لە ڕووی زانستەوە بۆیان دەکرێتن، ڤاکسینیش دەکرێن، هەموو زانیاریەکانیان کۆ دەکرێتەوە، تۆمار دەکرێتن، ئەڵقەیەکیان لێ دەدرێتن. هەر سەگێک ئەگەر ڤاکسین کرا هیچ مەترسێکی نامینێتن. ئەو مەترسی کە هەیە پێشی ئەوەی ڤاکسین بکرێت لەسەر هاوڵاتیان نایمینێتن. بۆیە بە شێوەیەکی زانستیانە نەشتەرگەریشیان بۆ دەکرێتن. ئەو سەگانە لەو شوێنە معالەجە دەکرێن. ئێستا ئەگەر تێبینی بکەین لە ناو شاری هەولێر لەسەر شەقامەکان ڕێژەکە یەکجار کەم بوویتەوە. ئێمە پێشووتر بەداتاژ لە لامانە ژمارەی گەستن ساڵی 2023 لەگەڵ تاکو ئێستا ئێمە لە مانجی 11 2024 بە ڕێژەی 147 کەمی کردووە لەگەڵ پارساڵ. ڕووداوەکان کەمتر بووینەوە، وەڵام تاکو ئێستاش ماون. لەکۆەوەی باسم کرد بە هەزاران سەگ لەسەر شەقامەکان هەبووە. ئەو تیمانەش بەردەوامن، پرۆسەی کۆکردنەوەی سەگەکان بەردەوامە لەلایەن ئەو تیمانەی کە پێک هاتووە لە بەڕێوەبەرایەتی. ئەنجامەکەی چۆن بووە کاک نەبەستا ئێستا؟ ینی گوتت کە ژمارەی گەستن کەم بۆتەوە، بەڵام دەتکرێت پێم بڵێیت لە سەتا چەندی ناوەندی هەولێر ئێستا پاکراوەتەوە لەو سەگە بێلانانە؟ ئەمن باسی ژمارەی گەستن دەکەم بەپێی ئەو داتایانەی کە لە نەخۆشخانەکان وەرمان گرتووە. تاکو ئێستا ئەم ساڵ لەگەڵ پارساڵ بە بەراورد 147 ڕێژەی گەستن کەم بوویتەوە، ڕێژەی ڕووداوەکان کەم بوویتەوە، ئەوەی کە لە نەخۆشخانەکان تۆمار دەکرێت. بە دڵنیاییەوەش ژمارەی ئەو سەگانە زۆر کەم بوویتەوە. دەتوانم بڵێم ئێمە بەپێی ئەو با بڵێن بەپێی تەوەقوعاتی هەموو تیمەکان بەتایبەت ڤێتەرنەری ژمارەی سەگەکان هەر دەوروبەری 20,000 سەگ بوو. ئەم باز لە 12,000 سەگ دەکەم کە تاکو ئێستا 12,280 سەگ کە تاکو ئێستا کۆکرایتەوە. کۆکردنەوەی سەگەکانیش بەڕاستی
هەندە ئاسان نییە ئەو تیمانە دەبی هەموو پێداویستەکانیان هەبیتن کە ئەوان پارێزراو بێن احتیمالە ڕەوە سەگێک لە شوێنێک هەیە تو کە دەچیا ئەو شوێنە چەند سەگێکت پێ دەگیرێتن کە پێکۆ دەکرێتەوە ئەوی تر دەڕوە لەو شوێنە نامینێتن بەڵام ڕێژەکە خەڵکی هەولێر بەخۆیان شایدی بۆ ئەوە دەدەن کەوا ڕێژەکە کەم بوویتەوە ئێمە پلان و بەرنامەشمان ئەوەیە کەوا بەردەوام دەبیتن ئەو شلتەرەش بە بەردەوامی کاری نۆژەنکردنەوە پێداویستەکان ئێمە لە ماوەی ڕابردوو 50 ملیۆن دینار لەسەر بودجەی پارێزگا سەرف کرا بۆ ئەوەی کەوا بەشێک لە کۆریتەکان کە نەیبوو دروست کرا کەپریان بۆ دروست کرا دیوارێک لە ناو شلتەرەکە دروست کرا بۆ ئەوەی کە نێرومەیەکان لێک جیا بکرێتەوە لەبەرەوەی لە ناو شلتەرەکەش احتیمال هەیە کەوا زیاد بکەن ژمارەیان بەڵام ئەوە هەمووی ئەوە ئامادەکاریانە گیراوتە بەر هەمووی ئەوە کراوە هەروەها ئەو سەگانە زۆر جارەگە لەسەر شەقامەکان بووینە هۆی ئەوەی کە نەخۆشی بگوازنەوە ئێمە لەو شلتەرە لەلایەن تیمەکانی ڤێتەرنەری لەلایەن پزیشکەکان کە بۆیان دابین کراوە ئێستا چارەسەری پزیشکیان بۆ دەکرێتن کە ڤاکسین دەکرێن مەترسیەکانیان کەم دەکرێتەوە هەروەها چەند پێداویستێکی تریش هەبوو بۆ کۆکردنەوەی سەگەکان وەکو ئۆتۆمبیل وەکو چەند پێداویستێکی تر بەم دوایە کە داوا کرا لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران ئەویش ڕەزامەندی لەسەردرا لەو چەند ڕۆژی داهاتوە ئەوە دابین دەکرێت بۆ ئەوەی کەوا پرۆسەکە خێراتر بکرێت پرۆسەکە ئێستا بەردەوامە کاکنە بەس ڕۆژانە چەند هەڵمەت کۆکردنەوەی ساگەکان ئەنجام دەدرێت ڕۆژانە دەوروبەری 50 سەگ لە ناو هەولێر لە دەوروبەری هەولێر کۆ دەکرێتەوە تەبعاً ئەو تیمانەی کە پێکهاتینە بە هەماهەنگ لەگەڵ بەڕێوەبەرایەتی و سەرۆکایەتی شارەوانیەکان چ لە دەوروبەربی چ لە ئەوانەی لە ناو شار بێ لە هەر شوێنێکیش کە سکاڵامان بۆ دێ کە هاوڵاتی ئاگادارمان دەکاتەوە کە سەگ لەو شوێنان هەیە ئاگاداری شارەوانیەکان دەکەینەوە بە پێی پلانەکانی خۆیان دەچن ئەو سەگانە لەو شوێنانە کۆ دەکەنەوە بەڵام ئەوەش لەبیر نەکەین ئێمە زۆر جار ئەو تیمانەی کە پێک هاتووە ئەو کارە ئەنجام دەدەن تووشی با بڵێن کێشەش بووینە لەلایەن هاوڵاتیانەوە بە چەندین گرتەی ڤیدیۆمان لەلایەکە تیمەکان چوینە کە تیمەکان دەچن سەگەکان کۆکەنەوە ڕێگریان لێ دەکرێت لەلایەن چەند هاوڵاتیەک یاخود هاوڵاتیەکان کە وایان کردووە لە گۆڕەپانێکی گەڕەکەکەیان کۆمەڵێک سەگ لەوێ کۆ دەکرێتەوە لە ڕێگای ئەوەی کە خواردنیان پێدەدەن کەوا لەوێ ڕێگە نادەن کە هیچ تیمێکی شارەوانی کە بچی کۆیان بکاتەوە ئەوەش کێشەیەکە بۆ ئێمە بۆ ئێمە داوا لە هاوڵاتیانمان دەکەین کەوە نامە زۆر حاڵەتمان هەیە حاڵەتمان هەبووە بە توندیش ڕوبەڕووی ئەو تیمانە بووینەوە کە ڕێگەیان نەدا بە هیچ شێوەیە کە سەگەکان کۆکەنەوە یاخود بیان بن ئێمە زۆر جار دەتوانن هەموو دەستگاکانی ڕاگەیاندنیش بچەند راپۆرتی خۆیان بکەن لە شلتەر کە بە چ شێوازێک ئەو سەگانە خزمەت دەکرێن کە ڤاکسین دەکرێن خواردنیان پێدەدرێتن ئێمە لە ڕێگای ئەو تیمانە بە هەماهنگ لەگەڵ بەڕێبەرایەتی گشتی گەشت و گوزاری هەولێر و کۆمەڵی چێشخانە و ڕێستۆرانتەکانیش ئەو خواردنانە کۆ دەکرێتەوە هەروەها دەستگای خێرخوازی بارزانیش هاوکار بۆ لۆ دابینکردنی خواردن بۆ ئەو سەگانە کە ڕۆژانە لەلایەن تیمەکانی لەلایەن شارەوانی بۆیان دەگوازرێتەوە بۆ ئەو شوێنە باشە لە پاکێجەکەی هاوکارم شەیما هاوڵاتیانی ناحیەی شەمامک بەتایبەت لە دوای ئەم ڕووداوە داوا دەکەن کە حکوومەت هاوکاریان بێت لە کۆکردنەوەی ئەو سەگانە چونکە باس لە ژمارەیەکی زۆر دەکەن 50 بۆ 60 سەگ لەو ناوچەیە ینی منداڵانە چن بۆ قوتابخانە بەیانیان ئێوارانە گەڕێنەوە ڕەنگە مەترسیەکی زۆریان بۆ دروست بێ لێرە چ بەڵێنێکیان پێدەن ئێوە لە دوای ئەمە ڕاستە و خۆ دەچن ئەو ناوچەیە پاک بکەنەوە لەو سەگە بێلانانە ئەکید ئێمە نەگەو شوێنە لە شوێنی تریش خەڵکی تر معڕەزە بۆ ئەوەی تووشی ئەو ڕووداوە بیتن بۆیە ئێمە ئەوەی داوا لە هاوڵاتیان دەکەن کەەوە هاوکار بن لەگەڵ ئەو تیمانە بۆ کۆکردنەوەی سەگەکان لە هەر شوێنێکیش ئەگەر هەستیان بە مەترسی ئەو سەگانە کرد ئاگادارمان بکەنەوە ئێمە ڕۆژانە پەیوەندیمان پێوە دەکرێتن تیمەکان دەنێرین بۆ گەڕەکەکان ئەمە بەداتاژ لە لامانە لە گەڕەکەکان گەڕک هەیە 1000 سەجی لێ کۆکرایتەوە هەیە 700 هەیە 500 بە جێرەی ژمارەی ئەو سەگانە لەکوێ زیاتر ژمارەکە زۆر دەزانێت ئەو سەگان احتیمالەکە ئەو گەڕەکانە کامانن کە بۆ نمونە 1000 سەگی تێدا لە گەڕەکەکانی دەوروبەری هەولێر وەکو پێنجی حەسارۆک ژمارەیان زۆر بوو وەکو هەولێری نوێ لەو گەڕەکانەی کە لە دەوروبەرن نەک لە گەڕەکەکانی ناو سنتەری شار لەبەرەوەی چۆلەوانی زیاترە وەکو باسیشم کرد احتیمالە ژمارەیان
مساعدی بۆەوەی کە لەو شوێنانە گۆڕەپانی زیاترە بەڵام ئێمە کە ژمارەشیان زۆر بووە ئێستا ژمارەکانیان بە ڕێژەیەکی بەرچاو لەو گەڕەکانەکەم بوویتەوە باوەڕکە ناڵم گەڕەکێ لە 1000 سەگ زیاتری لۆکەوە کرایتەوە بەڵام احتیمال ئەگەر بچی لەگەر هاوڵاتیەکان قسەی کە ئەوان باز لەوەی دەکەن کەوا تاکو ئێستا ماوە بەڵێ ماوە لەبەرەوەی احتیمالە ژمارەی ئێمە گەر پار ئەو کاتانە بەهات بە ئێمە لە پێش دیوانی پارێزگا و لە پێش قایمقامیەت احتیمالات دەوروبەری 20 سەگی لێبوو کە هاوڵاتیان ڕۆژانە بەوێ هاتوچۆیان دەکرد تووشی کێشە دەبوون لەگەڵ ئەوسان بەڵام ئێستا نەماوە لە زۆر شوێن کەوا پێشتر لێبوو ئێستا نەماوە بەڵام ئەوان دەچنەوە یاخود کەوا خواردنیان دەدەنێت دەچنەوە بۆ ئێمە ئەو هەڵمەتە بەردەوام دەبی یاخود ئەو پرۆسەیە هەموو شارەوانیەکانی دەوروبەریش ئاگدار کراینەوە بۆ ئەوەی کەوا هاوکاری ئەو تیمانە بن بۆ کۆکردنەوەی ئەو سەگانە هەماهەنجان نەبی لەگەڵ تیمەکان ئێمە بەڕێوەبەرایەتی ژینگە پارێزی و خزمەتگوزاری ئەرچی کۆکردنەوەی سەگەکان لە ئەستۆی ئەوانش لە ڕێگای ئەو تیمانەی کە پێچانی ناوە و بەردەوامی لە شارەوانیەکانی دەوروبەر وەکو شارەوانی ناحیەکان کۆمەلگاکان ئێمە لە قوشتەپە لە دارەتوو لە بنەسلاوە ئەوانە هەماهەنجی زیاتر بکرێتن بۆ ئەوەی هاوڵاتیانی دەوروبەریش زیاتر دوورکەونەوە لە مەترسیەکان ئەویتر ئەوەی ناوسەنتەری شارە ئێستا ڕێژەکە زۆر جیاوازی هەیە لەگەڵ پێش زۆر سپاس دەست خۆش بەڕێز نەبەز عەبدولحەمید قایمقامی قەزای ناوەندی هەولێر زۆر سپاس کە لەگەڵمان بوویت.